زۆر سپاس بانی باش بەینی بینەرانی ئارتیش باش بەڵێ فرەژنی لە دێر زەمانەوە دیاردێکی تازە نییە دیاردەیەکی کۆنە و دوایش ئەمە ئاینی ئیسلامی لە سوورەتی نیساء کە باسی ئەکا فانكحوا ما طال النساء منكم مثنى وثلاث ورباع فإن خفتم فلا تعدلوا فواحدة أما دقا ئاینەکەیە پێما بێ دوایش یاساش هەر لە ئاینەکەەوە وەری گردە کە فرەژنی بۆ زەلام هەیە حتا یەک و دوو سێ و چوار ئافرەتیش بۆی هەیە هاوسەرگیری لەگەڵا بکە لە یاسای عێراقا دەلێ بەڵام ئەوە پێم وا بێ بە چەند ئیجرا ئەبێ بۆ نمونە ئەگەر لە دەروی دادگا بێ جیاوازە یاخود ئەگە بێت و پیاوەکە ئیزن وەرگێ مۆڵەت وەرگرێ لە دادگاوە ئەمە بەتەڵە بێ کە بێ ئەبێ چەند مەرجی هەبێ بۆ نمونە ئەبێ قدرەی ئەوەی هەبێ یعنی قدرەیەکی مالی هەبێ و مەسلحەیەکی مەسلحەیەکی هەبێ لەم ئاوسەرگیریە ئەمە ئەگەر بێت و ئیزن لە دادگا وەرگرێ ئەگە ئیزن لە دادگا وەرنەگرێ بۆ نمونە لە دەرەوەی دادگا ئەم هاوسەرگیریە بکە و دوایی بێ لە دادگای پەسەند بکرێ ئەمە بە تاوان حیسابە بێ چمەزان لە قسەکان تا ئاماژۆ بەوەدا کە چەند ئیجرائێکی ئەبێت ئەگەر لە دەرەوەی یاساوە مامەڵەی لەگەڵ پرسی فرەژنیدا بکرێ ئەو ئیجراءانە چین؟ بەڵێ بۆ نمونە ئەمە ئەبێ بە تاوان لە یاسای باری کەسایەتیە لە مادەی دەیە فەقەڕی 5 باسێکە لێ ئەمە ئەبێ بە سزا واتە سزایەک لە 6 ساڵ کەمتر نەبێ و لە ساڵ زۆرترش نەبێ و لە هەمان کاتە لە غەرامەیە واتە مەبلەغێکی پارە ئەدرێتە دەوڵەتە ئەمە ئەبێتە تاوانێک ئەبێتە سزایەک بەڵام بەداخەوە بەڕاستی ئێمە ئەگە وەک مافی ئافرەت باز بکەین سزاکان کەمن بە گوێرەی ئەو تاوانە نییە هەتا خۆی لە مادەکەیە نالێ سزاکە سجنەکە یاخود غەرامەکە بەڵام تێ لە دادگای لە کەرکووکە بە تایبەتی من کە ئیشم لە دادگای کەرکووکە تێ بە غەرامەیە بە پارەیەکی کەم ئەم تاوانە دانەدەنەوە بەداخەوە بەڵام ئەگەر بێت و ئێمە مقارنەی لە ئەم مادەیە لەسەر یاسای باری کەسایەتی هەرێمی کوردستان بەڕاستی ئەمە جیاوازیەکی هەیە گۆڕانکاریەکی باش کرا لە یاسای هەرێمی کوردستان ئەوە بوو وتیان فرەژنی واتە تعەدود الزەوجات ناکرێ یعنی دقە یاسایەکە تۆزێ زۆر بەڕاستی بە جوانی باسی کردا لە یاسای مرکزی عێراقیە دەلێ دەکرێ بە مەرجەکان بەڵام هەرێمی کوردستان لە دقەکەیاتیارە لێ ناکرێ بەڵام بە مەرجەکان ئەو مەرجانش چییە بۆ نمونە ئەگەر ئافرەتێ مناڵی نەبێ یاخود ژنەکە نەخۆشیێکی هەبێ نەتوانێ چارەسەری بکایە خود درێژ خایەن بێ ئەمانە هەمووی مەرجن کە پیاوان ئەتوانن هاوسەرگیری بکەن باش خات و چیمەندۆ لە قسەکان تا ئەمەژۆ بە شتێک منەمێت ڕوونتر باسی لێ بکەیتەوە ئەمەژۆ بۆ کرد کە زادانەکەی کەمترە واتە تەنها مەبەست لەوەیە غەرامەکردنە بە بڕێک پارە ئەی بەندکردنیتیانە بۆ منە ئەوانەی کە لە دەرەوەی دادگا ژنی دووەم و سێم و چوارەم مارە دەکەن لێرەدا بە دیاریکراوی ناچێتە قاڵبی بەندکردنەوە لە پاڵەوەدا ئەمێت وەڵامی ئوپرسیارشم بیتەوە باس لە یاساکانی هەرێمی کوردستان کرد کە تونترە منەمێ بزانم یاساکان لە هەرێمی کوردستان لەبارەی بابەتی فرەژنیەوە هەموار کراوەتەوە تایبەت بەم بابەتە؟ بەڵێ لە یاسای بلێن مرکزی عێراقا بەڕاستی بەس لەسەر خەرامەکەیە بەندیتیان نییە بەداخەوە هەر بۆ زانیاریت ئەو مادەیە لە مادەکەیە لە دەقەکەیە نەیوتە یان بەردەکریا سژنەکریا خود خەرامە بەڵام تێ لە دادگایە لە جێبەجێکردنەکە بەڕاستی سزایەکی زەر کەم ئەدرێت ئەمەش واتە ئەمە تەئسیری کۆمەڵگایە کە هەر بەڕاستی عەقڵیەتێکی پیاوسالاری پێوە دیارە ئەم یاسایە بۆ یەکەم هەر بە غەرامەکە
لە فرەژنیان تەڵێ بەڵام بینە یاسای باری کەسایەتی لە هەرێمی کوردستان دەقەکە دەڵێم دیسانەوە بەندایە سجنی تایە لە 6 ساڵ عفۆن لە 6 مان کەمتر نەبێ و لە ساڵێ زیاتر نەبێ و لە هەمان کاتە غەرامەیەکی 10 ملیۆنە ئەمە هەردووکی جێبەجێ ئەکرێ هەم سجنەکە جێبەجێ ئەکرێ و هەمیش غەرامە بۆ یەکەم ئەزانین بەڕاستی فرەژنی لە هەرێمی کوردستان کەم بۆتەوە ڕاستە یعنی بەو بەڵام یاسا ئەتوانێت چارەسەری بکە حتى لە کۆمەڵگایە ئەگە بێت و باو بێ یاخود لە ئاینە هیوادارم پیاوانی ئاینی تەفسیرێکی جوان بۆ ئەم دەقە ئاینەمان بۆ بکەن کە ئەویش بە کاتێ باس فرەژنیەکە لە مەرجی ئەوەیە ئەلێ ئەگە تو ناتوانانی دادپەروەری لە بین خێزانەکان یاخود هاوسەرەکان نەتوانی جێبەجێ بکەی ئەتوانی یەک هاوسەرگیری بکەین هیوادارم پیاوانی ئاینە لێرە یارمەتیم دەن بەڕاستی لە یاساکانە ئێمە هەستەکەین ئەمە توندوتیژیە بەرامبەر ئافرەتانە بابەتی ئەو هەماهەنگە لەسەر ئەو بابەتی فرەژنیە بەڵام بۆ منە نمونەمان زۆر بینیوە بەرچاومان کەوتووە ئەوانەی کە ژنی دووەم و سێم و چوارەم ئەهێنن زیاتر لە پارێزگاکانی عێراق بۆ نمونە پارێزگاکانی دیکەی عێراق ژنەکان ئەهێنن ئایا هیچ جیاوازیەک هەیە لەم یاسایە یعنی ئەم یاسای دەکرێت بڵێن جیاوازی دەکرێت لە نێوان هەرێمی کوردستان و عێراق بۆیە پیاوەکان پەنادەبەنە بەر پارێزگاکانی عێراق و لەوێ ژنی دووەم ئەهێنن بەڵێ خاتون جارمەک باسمان کرد لە هەرێمە ئەلێ نابێ واتە یعنی لا يجوز ینی ناکرێ ئەمە بە شتێکی باشی نازانێ خود بە شتێکی ئاسایی نازانێ ئەمە لێ ناکرێ ئەگە ئیلا ئەگە مەرجی تیانەبێ بەڵام لە یاسای عێراقا ئەلێ دەکرێت بەڵام بە مەرجەکان بەڵام ئێمە لە هەمووی زۆر جا ئیجراعاتەکان ئمە بەڕاستی ئەم هاوسەرگیریە کرێن لە دەرەوەی دادگا ئەکرێ لە ڕێگای پیاوانی ئاینیە دوایش دێنە خواروی کەرکووک یعنی بەڕاستی ئەمە چەند ساڵێکە لە کەرکووکش ئەم هاوسەرگیریە پەسەند ناکرێ و چنە خواروی کەرکووک لەو مەحافەزانەی ترەوە ئەم هاوسەرگیریە پەسەند نەکرێن کاتێ پەسەندەکەن بەڕاستی سزاکان زۆر کەمترن وەک باسم کرد خاتونجان لێرە لە هەرێمی کوردستان هەم غەرامەکەی زۆرە و هەمیش سجنی تایە بۆ یەکەم پێم وا بێ پەنا ئەبەن بۆ پارێزدارانی پارێزگای خوار و عێراق من خاندەمەوێت بە ڕوونتر باسی لێو بکەوەکوتر لە خوارووە بە سزا کەمترە و لێرە سزا قورسترە جیاوازی نێوان و سزای ئێرە و ئەوێ چییە؟ ئەوەی خواروی بڵێن کەرکووکەوە کە جێبەجێکرێ بەڕاستی سزایەکی زۆر کەمە بۆ نمونە مەبلەغێکی پارەی لەسەر غەرامێ ئەوی زۆر کەمە بیرشمان نەچێ ئێمە دوو عەفومان هەیە عەفوی ساڵی 2008 و عەفوی 2016ش واتە ئەگە ئەو هاوسەرگیریە پێش ئەو کاتە کرابێ واتە لە 2015 و 14 و تەنانەت بە خواروشەوە ئەمانە شملی قانونی عەفو ئەەکەم کە کاتی خۆی ئەم یاسایە پەسەندکەرا لە پەرلەمانی عێراقا بۆ یەکەم زۆر جا بەو سزایەش هەر دەرناچێت تەنانەت خەڕامەکەشی بۆ حیساب ناکرێ لەبەرەوەی شملی بەم یاسای عەفوی گشتیە بێ 2016 و 2018 ئەگەر شملشی نەکرێ بەڕاستی سزایەکی بەس خەڕامە بێ بە مەبلەغێکی پارەی زۆر کەم باشە خاتوچی من باس لە هەندێک مەرج کرد واتە ئەو مەرجانە هەبێت دەتوانێت ژنی دووەم بهێنێت ئەو مەرجانە لە هەرێمی کوردستان لە ڕووی یاساکانی هەرێمی کوردستانەوە چۆن سیر دەکرێت بە دیاریکراوی تۆ باس لە هەندێک بابەتی مەرجەکان کرد ئەمە زیاتر ئەو مەرجانی کە لە هەرێمی کوردستان کاری پێدەکرێت کە پیاوەکە ئەتوانێت ژنێکی تر بهێنێت بە دیاریکراوی مەرجەکان چین؟ بەڵێ خاتون ئەگەر بێت و پیاوێک بێ هاسەرگیری بکە لە ڕێ یاساکەوە نەک باس ئەوە نەکەین کە لە دەرەوە دادگا
هاوسەرگیریەکە و دوای تێپەسەنیەکە باس ئەمە ناکەین باس ئەوەیەکەین کە مەسەرەن پیاوێک بێ بە یاسا هاوسەرگیری بکە دوای سزا نەدرێ و نەبێ بە تاوان ئەمە تێ تەڵەبێک تەقدیمەکەم بۆ دادگا ئەلێ من ئەتوانم هاوسەرگیری دووەم بکەم یاخود ڕێم پێ بدەن ئیزنم بدەن کە من ئەم هاوسەرگیریە بکەم بۆ نمونە لە یاسای هەرێمی کوردستان ئەلێن ئەبێت و بۆ نمونە خێزانت یاخود مناڵی نەبێ یاخود نەخۆشیەکی هەبێ نەتوانێت چارەسەر بکرە زۆر جار لە نەخۆشیە دەرونیەکان یاخود هەرچی نەخۆشیەک بۆ نمونە شێرپەنجەی وا تا بێ وا بێ ئەم ئافرەتە نەتوانێت ئەرکی خۆی وەک ئافرەتێ جێبەجێ بکرێ ئەمە ئەبێتە مەرجێ طبعا ئەمانە هەمووی بە تەقریری طبی ئەبێ پەسەند نەک هەر ئەوەی کە بەس بە قسە بێ یاخود بە شایەت نە ئەمە بێت لە ڕێگای تەقریری طبیە و ئەمانە هەمووی ئیسبات بکە بۆ دادگا و لە هەمان کاتە ئەبێ مەرج ئەوەی هەبێ کە بتوانێت دوو خێزان بە خاوەن بکە لەلایەنە مادێکەوە باش بێ و لە هەمان کاتیشە ئامانجێکی هەبێ بۆ ئەم هاوسەرگیرێ پێلێن مەسلحەی مەشروعە ئەوش بۆ نمونە بێوێ مناڵ بێنێ یاخود بێوێ ئافرەتێک بێنێ خزمەتی بکە ئەم مەرجانەیە. چیمەن خان زۆر جار دەبیستینەوە ژنی یەکەم ڕێگە نادا پیاوەکەی ژنی دووەم یاخود سێم و چوارم بهێنێت بەڵام ناچارە بێ پەنا باتە بەر ئەوەی بانهێنی ژن بێنێت یاخود بڕات لە دەرەوەی کوردستان با بڵێن لە عێراق مارەی بکات ئەو سزایانە چین لە دوای ئاشکرابوونی ڕوبەڕووی دەبێتەوە یاخود ئەو کێشە لێ هاتانە چین؟ بەڵێ خاتونجان هەر بۆ زانیاریت لە یاسای هەرێمی کوردستان دەلێ لێ بێ ژنی یەکەم و موافق بێ واتە قبوڵی بکە ئەم هاوسەرگیریە بەڵام لە سزای عێراقیە عەفوەن لە یاسای عێراقیە دەلێ شەرت نییە تۆ ئەم ژنی یەکەم موافق بێ ڕاستە ئیجرایی هەیە بۆ نمونە تەبلیغی بۆ ئەنێرن دادگا لێ یعنی ئاگاداری ئەکاتەوە بەڵام موافقەکەی گرنگ نییە لای دادگا وەک ئەوەی گرنگە بزانە ئەم پیاوە چەند ئەو مەرجانەی کە یاسا دایناوە ئەتوانێ پابەند بێ پێی یعنی ئەتوانێ بەس پێی بلێ ئەمە ئەم پیاوەت ژن دێنێ ئاگادار بەوە ڕاستە چەند ڕێگایەکی هەیە ئەو پێلێ طعنی قانونی ئەتوانێ بچێ پێیە بۆ نمونە تەظەڵم کا دوای بکاتە بە داوا لە دادگایە شایەت بێنێ کە بۆ نمونە ئەم بلێ ئەم ئافرەتە بلێ من عیبمانیە کێشەمانە یاخود تەندروستیم باشە یعنی لەو کاتانە ئەتوانێت دیفاع بکە بەڵام بڕیاری کۆتایی لەسەر دادگا ئەمێنێ بەڵام لە یاسای هەرێمی کوردستانە لێ ئەبێ یەکێ لە مەرجەکان ژنی یەکەم موافق بێ تەنانەیش زۆرجا ئەگە ژنی یەکەمیش موافق بێ ئەم ژنە ئەنێرن بۆ ژنەیەک سێر هەموو تواناکانێکەن توانای عەقلی و سەلامەتی ئەلم بزانە ئەم بڕیارە کە دایەتی بڕیاری خۆیەتی هیچ زەختێ لەسەری نییە بەڵام بەداخەوە لێرە لە یاسای عێراقیە هیچ ئەم مەرجانە ناکرێ و زۆریش بە ئاسانی تەنانەت پێلێ ڕەزامەندبوونی ژنی یەکەم مەرج نییە ئەوەنەی مەرجە تۆ بەس بزانێ کە ئەمە هاوسەرگیری کرا خاتون هەر لە یاسایشە دەڵێ ئەگەر بێت و پیاوەکە هاوسەرگیری دووەمی کردبی بەڵام ژنی یەکەمی موافق نەبوو بێ یاخود لە دەرەوەی دادگا بێ ئەمە بۆی هەیە مافی خۆیەتی لەسەر ئەم هۆکارە داوای جیابوونەوە بکە ئەمە لە یاسای باری کەسایەتی لە عێراق و لە هەرێمی کوردستانیش هەیە بەڵام بەداخەوە من وەک پارێزەرێکە ئیشی لەسەر مافی ژنانەکەین بەڕاستی ئەمە کاتێ جێبەجێکردنەکەی چەندەها کەیسوامان هەیە جیابوونەوەکەی هەتاوە فرێژنیشی بووە ژنی دووەمشی هاورە سێمشی هاورە بەڵام نەیتوانیە لەسەر ئەم مادەیە جیابێتەوە لەبەرەوەی قەرارات تەمیزی یارمەتیمان نادا یاخود هەر عەقلیەی پیا و سالاری یارمەتی ئەم کۆمەڵگایەت نادا کە ئەم ئافرەدە بگاتە مافی خۆی و ئەم دەقە یاسایە جێبەجێ بکرێت. باش هەر لەسەر و بابەتە
ینی ئەگەر بێت و پیاوەکە بەبێ ئاگایی ژنی یەکەم ژنێکی تر بهێنێت لێرە ئەگەر ژنی یەکەم سکاڵا تۆمارکە مودەیەکی بۆ دیاری کراوە واتە لە مودەیە ئەگەر پەیزانی ئەتوانێت سکاڵا تۆمارکە؟ بەڵێ خاتونجان ئەمە ئەگەر باس ئەوەکەین مەبەست لەوەیە کە کاتێ داوای ئیزنەکە لە محکەمەکە هاوسەرگیری بکە کە بەبێ ئاگایی ژنی یەکەم ژنێکی تر ئەهێنێت و ئەگەر ئەمە بابەتە ئاشکرا بێت مودێکی بۆ دیاریکراوە کە دەتوانێت ژنی یەکەم سکاڵە لەسەر هاوسەرەکەی تۆمارکە چونکە بەبێ ئیزن بێ ئاگایی ئەم ژنێکی تری هێناوە. بەڵێ لە یاسایە نەخێر لە دەقە یاساکەیە بەڕاستی هیچ مودەیەکی هیچ کاتێکی بۆ دیاری نەکراوە بەڵام بەداخەوە لە قەرارات تەمیزی زۆر جا ئەلێ 3 مانگ 3 مانگی داناوە و 3 مانگ بەسەرەوە ئەمە ئەلێ ئەلێت و ینی وات کردە کە تو قبولت کردە ینی تا 3 مانگ لە چۆ بوویتە ئەمش بۆ خۆی بەڕاستی بێتە کێشە لەبەرەوەی بەداخەوە هەمومان هەموو ئافرەتەکان یا خۆت وشارێکمان نییە لەسەر یاسا حتا بزانێ ئەمە کاتێکی بۆ دیار کراوەکی ناتوانێت داوای جیابوونەوە بکەم ئەگەر باسی ئەوەی بکەین کە پیاوەکە داوای ئیزن لە زەواجەکە طبعاً ئەمە تەبلیغێکی بۆ ژنی یەکەم ئەڕۆ زۆرجە یعنی لە ماڵی بلێن جیاو ینی ببوورە جیاوە نەبوونە بەڵام مشکلیان هەیە لە ماڵی باوکێتی زۆرجە ئەم تەبلیغەی بۆ ئەڕۆم ئەمە بەڵێ ئەمە مودەی یاسایی هەیە 10 ڕۆژە ئەگەر بێت و ئەم ژنە نەڕوە بەڵێ ئەو تەڵەبە یازە دادگا ئیزنی ئەدا و هاوسەرگیریەکەیشی بە هەر بە یاسایی ئەتوانێت ینی بۆ بکاتە عەقدی زەواجی ئەتیادی نەک تەزدیقی زەواجی لە دەرەوەی دادگا ئەمە ئەگەرنا ئەو کاتە هیچ ناتوانێت نە داوای جیابوونەوە بکە نە سزایشی بڵێن وەرەگیرێ پیاوە. من خان دەمەوە پرسیارە بکەم زۆر جار دەبینە ئەو کەسانی کە خۆیان بەرپرسن هەمان حاڵە دووبارە دەکەنەوە ژنی لە دوای ژنی یەکەمەوە ژنی دووەم و سێم و چوارەم دێنن دەمەوێت پرسم یاسا چۆن مامەڵە لەگەڵ ئەمانەدا دەکات؟ بەداخەوە بەڕاستی ئێمە زۆرجا ئەمە بینین ئەلێن ئەمە کاردانەوەی کۆمەڵایەتیە یعنی وەک باسمان کردمان دەقە ئاینەکە یەکەم جا دواییش پێم وابێ لەلایەنە کۆمەڵایەتیەکەوە فرەژنی شتێکی ئاساییە ئیستا بین بە ئێمە بە یاسا بڵێن ئەمە ئەبێ شتێکی نەئاسایی بێ بەڕاستی کۆمەڵگا زۆر قبوڵی ناکات لە برەوەی لە دێر زەمانەوە فرەژنی بووە ئەمە هەر بۆ خۆی ئەبێتە کێشە بۆ ئێمە وەک چالەکوانی مەدەنی کاتێ باسێکەین ئەلێن فرەژنی دەبێ کەم بکێتەوە یاخود ئەبێ وەک ئەوەی کە هەرێمی کوردستان بە یاساکە چارەسەری کردە هیوادارین ئێمەش لە یاسای عێراقا بتوانین ئەو چارەسەرەی بکەین بەڕاستی دەقە ئاینەکەیش زۆر جوان تەفسیری بۆ نەکردە بۆ یەکەم شتەکە زۆر ئاسایە لە کۆمەڵگا و تەنانەت لای پیاوانیش ئێمە زۆرجە ئەم چاڵنجە توشمانە بێ حتا لە دادگایشە وەک چالەکوانی مەدەنی دەڵێن بۆ ئەتانێ و فرەژنی نەمێنێ لە کاتێککە ئەمە ئاینە ئەمە شتێکی یاسایە بەڵام بەداخەوە نە پیاوانی ئاین جوانیان توانیانە دەقە ئاینەکە جوان تەفسیرکەن لە کاتێکە حتا فرەژنیە لە ئاینە پێم وابێ بە مەرجی خۆی هەیەی و تەنانەت یاسایش زۆر بە جوانی بە دەقە یاسایەکە باسیەکە و بە مەرجەکانی بەڵام کاتێ دێنە جێبەجێکردن بەداخەوە زۆر سوکە بێ سزاکان زۆر ئاسانە بێ زۆریش بە ئاسانی وەرەگیرن. من خان زۆر جار کە دەبیستینەوە پیاو کە کێشەی لەگەڵ خێزان یەکەمیدا هەبێت پەنا دەباتە بەر هاوسەرگیری دووەم و سێم و چوارەم باشە دواتریش لە پرۆسی هاوسەرگیریدا لەگەڵ دووەمیش بەمان شێوە سەرکەوتوو نابێت دەمەوێت پرسم لە ڕووی یاساییوە توانراوە سزایەک بەسەر و کەسەدا بسەپێنرێت؟
بەداخەوە بەڕاستی وەک باسمان کرد هەر وەک هاوسەرگیری دووەم کە لەبەر ئەوەی جێبەجێ کردە یاخود لە دەرەوەی محکەمەیە هەر بە غەرامەیەکی سووب بەڵام بەداخەوە یعنی من زۆرجە بەڕاستی لەو عەقلیەتە تێ ناگەم ئەگەر تو کێشەت هەیە لەگەڵ خێزانتە بۆ نای ئەم کێشەیە چارەسەر بکەیت زۆرجە ئەمە تەئسیری زۆر خراپە بێ وای لێکە ئەمە توندوتیژی زیاتر بە تایبەتی توندوتیژی خێزانی زیاتر ئەبێ لە هەمان کاتە کاریگەرەکەی زیاتر لەسەر مناڵە بێ هیوادارم خێزانەکانمان چاک لەوە تێ بگەن ئەگە کێشەیەکیان هەبێ لەگەڵ ژن و پیاوکەگە کێشەیەکیان هەبێ هەڵ بدەن چارەسەری بکەن لەبەرەوەی ئەو مناڵە دوایش ئەبێ بە قوربانی لەبین ژنی یەکەم و ژنی دووەمە چەنەها حاڵەتمان بینیە لەبەرەوەی ژنی دووەمی هاوردە ژنی یەکەم جیا بووەتەوە دوایش مناڵەکان چووەتە لای ژنی دووەمەوە ژنی دووەم نەیتوانیە بەداخەوە نەیتوانیە وەک دایک سۆز و عاتیفە و خۆشەویستی بداتێ بۆ یەکەم ئەمە دوای جگەلەوەی توندوتیژی خێزانیش بووە تەئسیری لەسەر مناڵەکەیش بووە و جگەلەوەی جیاوە بوونەوەکەیش نەتیجەی بووە. بەڵێ زۆر سپاس بۆ خاتوچیمەن ئەحمەد پارێزەر کە بشێکی ڕاستەخۆ لەگەڵمان بووی سپاس بۆ زانیاریەکانت خاتوچیمەن. سپاس باش. وێکمان لە بەڕنامەی بەینی باش کوردستان لەگەڵتان بەردەوام دەبین بەڵام لە ئێستادا چانێک وەرەگرین.